تۆ ڕاوەسە تۆ ڕاوەسە آخر من جێ پێوەنەمایە بۆ شۆمانە بەیایی ئەڕۆین کاسپێکن ڕۆژ تەکڕی کوڕە برسیمە آخر دەچوو برسیتە ئەیچی غەمبەر قوزە قوش خۆی تۆ بەینان نەخۆر باشە ئەو فەرشە بەیانی بەجێ مێشتی وتم ئەو فەرشە بکڕ ئەو فەرشە سنجوان بوو وەڵڵاهی فەرشی وا لە کوردستانە نەبوو ئەو فەرشە ئەرە بەخوا وەڵای هیچیش نەبوو بەخوا هیچ خەزۆ قەڵب و خۆڕ بوو باشە بۆ نەتکڕی قەیناکە من نەموتم ئەبەجێ ئانێڵی بکاتە دوکانەکە بیکڕە تا چوم دە بچایەکەم شت و هاتمەوە لە پێچاو بیانەوە بردبیان ئەوە بەخوا داخی هیچ منی نەکوشتووە نانای وریە گوو بەڕیشی باوشەوەی تۆی ناو ناوری تۆ بۆ منە شێت کردووە ئاخێ ئێستا ڕۆین حەیە قسە ناکەی ئەچینە ئەو دێیە چەکی لێی کڕم باشە آخر باشە تۆ یەک شتێ با پێ بڵێم تۆ منن شێت کردووە نەعل ئەگۆڕی تەوانێ بە بنێش دەیی بە فەرش ئەی بە فەنگەی بە ئاڵت و نازانم تۆ ئەمە چه ئیسیفادەیەکە ئەیکەی تۆ لەسەر نانپیاکردنیە لەسەر هەوا هەوەسی خۆتی آخر ها با قسە ناکەی باشە ناخۆ قسە دەم نەکەیتەوە ئەو شتانی تۆ گەردەم نەکەیتەوە پیاوێکی زۆر پیاوانەی بەخوا وایە آخر داما وەسە بە قەبلی باوکم تەحەمولم نەماوە بۆچی ناتوانم کاکە پێم پێوە نەمایی باشە بۆستە باشە دە لەسە حەزەکە دانیش چۆن لێ دانیشت وای وەش آخر هیلاک وایە هێواش ڕۆڵە هێواش باشە وریە ئەزانی دێشی زۆر خۆش و پاک و خایەن بوو بە قەبری باوکم بە حەیاتی ئەمە یەک دەیوا ببینم وەڵڵاهی جەنەت الماوا بۆ خۆی بوو بەس پاک و تەمیز تۆزێ پیس و پۆخەڵی ئاویان هەبوو پیس و هەر زۆر دێشی قەبز و ناخۆش بوو وەڵڵاهی سەحەمە لەگەڵا بووای پێم وت پێیان داخە هەر زۆر ناخۆشە تۆ یەک شتە با پێ مردوو نەبێ ئاخێ بازە جارێ بە قسەی من ناکەی من لە خۆمەوە لە خۆ نایە نەناو موریا وەڵڵی ئەو دەمانچێ و کابرایە کە هەیەتێ بە قورئان هەڵی خەڵەتانی ئارە وەڵڵا خوا خۆ زەرەر بە ئایچی کورە بڕۆ گەڕە ئەو دەمانچەیە من کابرا مەڵخەڵەتان و یا منیڵ خەڵەتانەوە ئەی چۆنە ها چەند تازە جوانە بۆ قورئان وەڵڵی حەوت دەکات وەڵڵی ئافەرم ڕازەکەی ئەنجا وریە ئێستا چین لەو دێی خواری شەوەنی نەختێ چەشی کەشم کڕیوە ماڵێکی ناسیاوم دامناوە ئەزانی چی داماو ئەتەسم بەسەری پێغەمبەر ئەم چەکانەی تۆ کە ئەیکڕی دەموویمان بەسەرا ساق بێتەوە بوومان سەرم نەبێ سەرفە بێ بە قوربانی چاو بەمە کوردستانە هەستە بەخوا سەرفە بێ دەزانی هەستە ڕۆژی خۆیەت وەڵڵی قسەی تۆ هێ سەرفە بێ هەستە وەریا گیان هەستە خۆمەرزانی سەرفە هەستە باشە دەی ئەچینە ماڵی ئەو کوڕی ڕەفیقم ئەو جەبارە ئەوە تفەنگام کڕی و لێ دامناوە لەوێ زۆر نەڵی لە خۆتەوە زۆر کوڕی چاکە و پیاوێکی زۆر مؤەدەب بوو لەسەر خۆیە بە قورئان هەر زۆر محتەرەم دیارە کوڕێکی زۆر باش زۆر کوڕی چاکە تۆزێک پیسکەیە بەخوا خوێری و سەک و سەک بابا ئافەرمەوە هەیە ڕازەکەی باشە تۆی ناسی نەوەڵڵا
ئەی چۆن نەخۆتەوە ئەی پێ ئاخریانی هەروە لە خۆم پێم وتی دەم نەکەیتەوە تۆ سەر و هەیکەلی زۆر پیاوانەیە بەس کە دەمە کردەوە باشە تحمل بێ کاکە گیان سەبری ئەیوو بمە بێت وا نابێت دەتەواو وا نابێت ئەتوو ڕاوەسەدام تۆ سەیری کە ئێمە ئەمە پەنجا دێگەڕین کەر هەر زەلامێک نەبووە بێمان بڵێ کەر بەچەند کەرە خۆ من کەر نافرۆش وەڵڵا من کەر باوکم چاولێ منی کردووە بە دۆڵابی مەغفەر کاکە گیان ڕووی بابی من ڕەش بێ کە دوای دۆک گەوتم باشە بوو ئەوە بۆ حاصڵاتە جوانە ئەوە بوو زرعاتم کردە دەستی تۆ تۆژە بەم تەختە و بە ماستە ژەنگاویە هەی ناکە جۆمێرێ بەس بوەستە بۆم هات چی بۆ هەڵبێت ئاوەستە تۆڵی بۆ ما خوێری ڕاوە عەقڵ شتێکم بۆ هات تۆ جۆ بگرە بۆ نێین بە شاڵی لەبەر کردن دەخوا لەوە داماوترێکە بەم زستانە زەلامەیە لە شاڵ بپرسێتەوە ئەی بێ عەقڵ هاوین نایەت یعنی ئەی لەبەری ناکەی باشە ڕازەکەی بە قورعان تۆ زۆر زیرەی بەسە دەی ئەوەش نەبوو پێغەمبەر لەوەش زەرەر کرد ئێستا زەرەرمان نەکردووە کاکە زەرەرمان کردووە بە زەرەرمان نەکردووە ئێستا هەردوو چاومان دەرەهات وەڵا ڕازەکەی دەمێشکمە بە وەرە زەرەر بوو تەواو وەرە وەرە یاخوا بەخێر بێن قوربانە وەڵی بەتەمام بچم بۆ جوود مادەم ئێوە هاتون یاخوا بەخێر بن ئەتان خەمە سەر بزەر چاوم یعنی ناچی بۆ جوود نەوەڵا لە وەڵام چۆ نەبەخوا ناکرێت نەمە چۆ دەباش وەڵا حەزەکەم بچیت نەبەخوا دەبا فەرمانێ فەرمو فەرمو بە قوربان کاکە خەتای باوکمە هەراڵێ تەحەمل گیانم دەچوو باوکم بە ناموسم بە کەرامەت منیە من فتریشکە تەحەمولەکەم باوکیشم چۆن ڕەکەم نەخۆم شەوە بە ناموسم بەسەریانەوە ناچێ ئەو باوکیشمە تێگەینی مەسا سلام علیکم سلام بەخێر بی باوە چۆن کوڕینە باشێ ئەڵێ چی باوەیسە باوکەکەم براکەم من هەر ئەڵێم با بە نەرمی بێت بە تەفاهم بێت بە دانیشتن بێت با لە یەکتری بکەین باوە نەرمی تاکەی چەگارەکانی دیەکەی ئەو دیوان بۆ هێناین هەر وتێقەی ناکات تەعادای دنیایان کرد هەر وتێقەی ناکە ئەم نەرمێ تاکەی دەبەسە باوە ناخۆش بوو السلام عليكم مرحباتان لێ بێت بەخێر بێن قورباشن بەخێر بێن سلام عليكم بەخێر بێن مرحباتان لێ بێت ئەمانەکەم ئەمانە هاوڕێی منن ئەمە کاکە وریای و ئەمەش کاکە داماوە یاخوا بەخێر بەخێر داماگیان بەخێر خۆش بیا بەخێر بێن زۆرتان سەلامە چییە خێر ئاغا وەڵا خێری چی هەر کێشەکەی جاران ئەو ئاوایەکەی ئەو بەرەومان چوە چەکی لە دیهاتی ئەم لا ئەو لا هەمووی قەرز کردو ئەینێن بە ئێمە هەر ئەڵین با بە تەفاهم بێ
با بە شێوەیەکی ڕێک و پێک بێ با شەر نەکەین با خوێن نەڕێژین وەڵای خۆمەش چەنە بۆمان نییە قسە بکەین بەڵام شتا بە نەرمی بە سوڵح ئاگا لە مۆزوعەکە نیە نە ئاگام لێ بەڵام هەتا شتەکە سوڵح بێ و چەشی تا بەکارنەیە وا بزانم باش والله سام نەڵێم بەکار بێ باشتر خۆی ئەزانی چۆنە ئەگەر شەڕیش هاو بەردەرگای پێگرتی خۆنێکەی خواوگرێ والله با نەکرێت ئێستا باوکەکەم براکەم شەرە و یەخەمان نەگرێت یەکەین یان نەیکەین ئێمەیکەن وەڵامی کەن وەڵامەیکەن وەرە دەکەیتی خۆتانە وەڵا نازان وەرە باوکەکەم وەڵایی تر ئێمە بڵێ چی بەڕاستە چی بۆ باو کوڕە دەچی نەبوو ئێتر حەبلی سەرم خۆشە باوە پێم خۆ حەبل ناخێ وەرە جەبات هەر ئێستا ئەڕۆی لە هەستکن و کەلەبەرێکایە چەگە کڕی و ئەی هێنیت و تەوزیعەکەی بەسەر کوڕووکاڵی هاواییە یەکە بە یەکە چەشانێت و ئیستعدادی خۆیان وەرەگرن هەر جۆرە تەحەدایەکمان لێکرا داوەنگە دوانیانێنەوە والله من ئەڵێم شوێنی دووری ناوێ بۆ شوێنە دوورەکەمان نزیک بووە ئەم برادرانەی من قاچاقچی چەکەن زۆر باش یەک دنیا چەکیان هێناو لە ماڵی ئێمە هەر ئێستا لیانەکری و تەوزیعەکەی بەسەر کوڕووکاڵی هاوایە خەڵ نەبێ ڕێکەین بە هەرزان لێشانە سەنین دەباشە والله با بکرێت نەوەڕۆ باشە والله با بێت چی بۆ جا والله حەزم نەکرە و سیلاحانە فرۆشرا بۆ مێشکی منە کون کردبووە زۆر جوان بووم پێوێ و پاڵەوانم بەسەری پێغەمبەری سا خوێن زۆر ڕژاوە جەلاتینی خوێنیش دەست ناکەوێت وەز بە دەقەی ناکە باب وەز بە شەر ببێ بەسە پارەکەم لێسەنن ئەمەیان نامێ وتیان باخیاتەکەی بە بزنومە ڕشتی وایشکێن بەخواچ ئەنجە جارێککە مێشکم مەبە وەرە جۆم ئازانی چینانی چەند کەس لەسەر ئەم شەڕ و تەقوتۆخ با بۆ بژێر ئەمە لە ڕێوە کفن فرۆش فیشک فرۆش چەک فرۆش بانزین فرۆش مەلا قەبراڵکەن بەقاڵ هێلکە فرۆش ئەمانە هەمووی نانیان نیە لە ئەم شەڕە وەساوە یعنی مەخلەس هەتا چەک هەبێ و تەق و تۆق هەبێ ئێمەش بازارمان هەرە بێ